ئەنجومەنی سینات تەنها چەند ڕۆژ کاری لە پێشماوە پێشەوەی پشووی هاوینی دەست پێ بکات و ئەندامانی سینات هەوڵ بدەن با بڵێن بگەڕێنەوە بۆ شارەکانی خۆیان بۆ پشودان. بەڵام پێشەوەی واشنگتۆن بەجێ بهێڵن دەیانەوێت کار بکەن لەسەر پرۆژە یاسا. چەند پرۆژە یاسایەک دوو پرۆژە یاسا هەن کە پشتگیری بەهێزی ئەندامانی هەردوو پارتەکەی لە پشتە یەکێکیان دابینکردنی بودجەی حکوومەتە و ئەوی تریشیان سزاکانە دژی رووسیا و هەروەها ئێران. دوێنێ سینات بە دەنگی 89 بەرامبەر 4 بڕیاریدا گفتوگۆ لەسەر بودجەی حکوومەت بکات و هەروەها بە دەنگی 86 بەرامبەر بە 12 بڕیاری داوە گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای سزاکان دژ بە رووسیا و ئێران کار بکە. سەرباری پشتگیریەکی فراوان هێشتا ڕوون نییە ئایا تا کۆتایی ئەم هەفتەیە ئەندامانی سینات ئەم دوو پرۆژە یاسایە پەسەند دەکەن یانە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا بۆ کۆنگرس لەگەڵمانە. مەریوان باس سەرەتا سەبارەت بە پەسەندکردنی بودجەی حکوومەت قسە بکەین. ئەم پرۆژە یاسایە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایە بودجە بۆ ماوەی 4 مانگ بۆ حکوومەت دابین دەکات. کۆنگرس هێشتا هەموو پرۆژە یاساکانی بودجەی ساڵانەی تەواو نەکردووە، بۆیە هەوڵ دەدات کە بودجەیەکی کاتی دابین بکات هەتا ئەندامانی کۆنگرس لەسەر بودجەی ساڵانە ڕێک دەکەون. ئەگەر کۆنگرس بودجەی کاتی بۆ حکوومەت پەسەند نەکاتەوە بودجەی زۆر لە دامەزراوەکانی حکوومەت لە کۆتایی مانگینەوە تەواو دەبن. دوێنێ سینات وەک وتت بە دەنگی 89 بەرامبەر بە 4 دەنگ بڕیاریدا گفتوگۆ لەسەر بودجەی حکوومەت بکات. ئەمەش ماوەیان وایە کە پشتگیری پرۆژە یاساکە پشتگیری فراوانی هەیە، بەڵام کێشەکە لە پشتگیریان نییە بەڵکو لە کاتدایە. لە ئەنجومەنی سینات پشتگیری شتێکە و خێراتیەپڕاندنی پرۆژە یاسا شتێکی ترە. بۆ نمونە لە سینات تەنها 3 ڕۆژی ماوە وەکو وتت بۆ ماوەی کارکردنی پێشەوەی پشووی هاوین دەست پێ بکات. بە پێ ڕێکارەکانی سینات ئەبێت هەموو ئەندامانی ئەنجومەنەکە کە 100 ئەندامن ڕەزامەند بن بۆ خێراتیەپەڕاندنی پرۆژە یاسا. واتە تەنها یەک سیناتۆر ئەتوانێت پرۆسەی تێپەڕاندنی پرۆژە یاسا هێواش بکاتەوە. لەبەرەوە ئەم ڕێکارە پێگەی ئەندامانی دیموکرات کە کەمینە لە ئەنجومەنی سینات بەهێز دەکات لەم کاتەیە و هەلێک دەدا پێیان لە بەرامبەر دەنگدانیان بۆ خێراتیەپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە، بۆ ئەوەی کە هەندێک سازش لە ئەندامانی کۆماری وەرگرن بە تایبەتی لەسەر بودجەی ساڵانە و چەند پرۆژەی یاسایەکی تر وەکو پرۆژە یاسای دراوی ئەلکترۆنی کریپتۆ کە لە هەفتەکانی داهاتوودا دانووسانیان لەسەر دەکرێت. باشە مەریوان کام هەرن سەر پرۆژە یاسایە جەزاکردنا رووسیا و ئێرانێک و بەفراوێژی وتەژی دەستپێکەداوە بەحەز کرد گەلە و ئەف پرۆژە یاسا هەمان چارەنووس هەیە؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایش هەمان پشتگیری هەیە، پشتگیریەکی زۆری ئەندامانی هەردوو پارتەکەی هەیە و بە زۆرینەی دەنگی هەردوو ئەندامانی هەردوو پارتەکە دەخرێتە بەردەنگدان. ئەم پرۆژە یاسایە فشارێکی ئابووری زیاتر دەخاتە سەر رووسیا و باجی هاوردن یان گومرگ بەسەر و وڵاتانەدا دەستەپێنێت کە بەردەوامن لە کڕینی بڕێکی زۆر لە نەوت و گازی رووسی و ژمارەیەک سزای دژ بە ئێرانی دژ بە کەرتی وزەی ئێرانیش بۆ ماوەی 5 ساڵ درێژ دەکاتەوە. لێرەش ناکۆکیەکە لەسەر ئەسڵی پرۆژە یاساکە نییە بەڵکو لەسەر ئەو دەسەڵاتانەیە کە دەیداتە حکوومەت سەبارەت بە سیاسەتی بازرگانی و گومرگ. هەندێک لە سیناتۆر لە هەردوو پارتەکە لە ڕاستیە لە کۆماری و دیموکراتیش دەیانەوێت پێش دەنگدانی کۆتایی هەموار لە پرۆژە یاساکەیە بکرێت، چونکە ئەوان دڵخۆش نین بە مەسەلەی سەپاندنی گومرگ لەسەر کاڵای هاوردە و پێیان وایە ئەم خەرجیە دەکەوێتە سەرشانی هاوڵاتیان و کڕیاریانی ناو ئەمریکا. بۆیە دەیانەوێت دەنگ لەسەر ژمارەیەک لە هەموارکردن بدەن پاشان پرۆسەی خێراکردنی دەنگدان بۆ پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە ئەنجام بدرێت. ئێستا لەم کاتەیە سەرکردایەتی ئەنجومەنی سینات کار لەسەرەوە کە ئایا ئەتوانن ئەم ڕۆیان سبەی تەواوی ئەندامانی سینات ڕازی بکەن بەوەی کار لەسەر ئەو بەرپرسانە ئەو بربەستانە بکرن و ڕێبکەون یان لایەن بەرن بۆ ئەوەی تا کۆتایی هەفتەیە ئەم دوو پرۆژە یاسایە پەسەند بکرێت یان چارەسەری داهاتوو یان بۆکو ئەگەری داهاتووەیە کە کاری سینات درێژ بکرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک. بەڵێ مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس پاس بۆ ئەم راپۆرتە.